ئێرە کوورەی زوغاڵە و لێرە زوغاڵی لێ ساز دەکەین. زوغاڵ هەیە سونەتی نەک سەنعەتی. یعنی کۆڵبەری 100 برابەری خۆشترە. یەکێک لە سوودمەندترینی ئەو کەرستانەیە کە مرۆڤ توانیویەتی بیدۆزێتەوە. لە نیگارکێشانەوە هەتا دروستکردنی کارەبا کەڵکی لێوەردەگیرێت. 4000 ساڵ پێش زاین دۆزراوەتەوە و تا ئێستا بە شێوە گەلی جۆراوجۆر سوودی لێوەردەگیرێت. خەڵوز ئەو ماددە گرینگەیە کە لە زۆر چەمک دەتوانێت بەکاربێت. لە ڕاستیدا خەڵوز لە ئاکامی سووتانی دار یان بەرد دێتە بەرهەم بە شێوەیە کە لە سەدا 85 بۆ 98 خەڵوز گازی کاربۆنە. تەنیا بڕێکی کەم لە قورسایی دار دەمێنێت و دەبێتە خەڵوز. بۆکان پیشەیترین شاری ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە زۆربەی پیشەکاندا بۆتە جێی متمانە و باوەڕ. هەروەها بە بێبوونی ناوچەیەکی پیشەسازی گەورە توانیویەتی ئەو پێگە تایبەتە لە ناو وڵاتی ئێران بەدەست بێنێت. باوترین خەڵوز لە دنیادا خەڵوزی دار بەڕووە. بەڕوو دارێکە کە لە ناوچە شاخاویە کوێستانیەکان گەشە دەکات. هەر بۆیە کوردستان وەکو ناوچەیەکی بەرفراوان بۆ گەشەکردنی ئەم دارە ناوی لێدەبرێت. جۆرەکانی خەڵوز زۆرن، بەڵام ئەوەی لەم سەردەمەدا سوودی لێوەردەگیرێت بەرد و دارە. ئێرە کوورەی زوغاڵە و لێرە زوغاڵی لێ ساز دەکەین. ئەنواعی زوغاڵمان دەبێت. زوغاڵ هەیە سونەتی نەک سەنعەتی. دەوری 3 میتر تا 7 میتر و 8 میتر، 3 میتریش بۆ بڵیندایی ئەو کوورانە لە منتەقەی ئێمە جوانیان جواب داوەتەوە. ئێمە زیاتر لەوانەیە ئیسفادە دەکەین. لە خوارێ بوومان دەسن و کوورەکەمان تا پڕ دەبێتەوە. ئەگە پڕیش بۆوە ئەو چاوەی ئاخری ئێمە پێی دەڵێن جەهەندەم و لەو جەهەندەمەوە هەڵی دەکەین و ئاورەکە لێرە خۆراکی دەدەینێت تا لە خۆی نەخواتەوە و دارەکەمان لێ زایە نەکا. ئەو دارێکی دەهاوین ئەکسەری زایە دەبێت لەو جەهەندەمەوە تاوەکوونێ کوورەکەماوە سەر ڕێ دەکەوێت و کوورەکەمان دەوری دەکەوێتە سەر دەور و ڕواڵی خۆی و ئەدی پڕپڕی دەکەینەوە و کارمان پێنیە چاوەڕێی دەبین هەتا وەکوونێ دەردەچێ و دووکەڵ لە پێشەکەی تەواو دەبێت و دەبێتە ئاور و پۆلو. خەڵوز نەک تەنیا لەدار بەڵکو لە بەردیش دێتە بەرهەم. لە سەرەتا مرۆڤ نەیدەزانی کە خەڵوز بۆ چەند بابەت دەکرێت سوودی لێوەربگیرێت و تەنیا بۆ نیگارکێشان سوودیان لێ دەبینێ. دواتر میسرەکان و سۆمەریەکان زانیان کە دەکرێت زۆر سوودی دیکەی لێ ببینن، وەکو لێنان و ئامادەکردنی خواردن و تەنانەت وەکو گەرمکەرەوەی ماڵیش کەڵکی هەبووە. میسرەکان یەکەمین گەل بوون کە زانیان خەڵوز دژە بەکتریایە و هەر بۆیە دواتر پەیکەری فرعونەکانیان بە خەڵوز مۆمیایی دەکرد. 500 ساڵ پێش زاین بوقڕاتی حەکیم کە یەکێک لە ناودارەکانی بواری پزیشکی بووە زانیویەتی کە لە ڕێی خەڵوزەوە دەتوانرێت چارەسەری کۆمەڵێک نەخۆشی وەکو سەرق و سەرهێشە و ڕەشەبرینی پێ بکرێت. ئەوە شکریە و خودای کوورەکە دەرچوو. ئەوە خاک خۆنمان بەسەر هەڵدا و بەرکونەکەمان گرت و دەریچەکانی سەرێمان گرتووە. کولەن نەفەسمان لێ بڕیوە و ئینشەڵڵا تا 4-5 ڕۆژی ئایندە تا 7 ڕۆژ 8 ڕۆژی کە نەهایەت
ئەو کورێش دەردەدرێ وەکو کورانی دیکە کە بەیانی ئەو کوڕانە دەران دەدا ئەوەش ئامادەی دەردان دەبێ و دەکوژێتەوە. ینی کۆڵبەری سەد برابەری خۆشترە، سەد برابەر کۆڵبەری وڵا خۆ لە پێوانیان کارەکەمان ئاوا سەختە. ئەو ڕێژەیە جوانە و تایبەتە هەڵی دەبژێرن و لە تەلیسی دەکەن و دێنە دەرێ و بە سایپا بەڕێ دەکەین بۆ کەبابیەکان و بۆ ڕێژی فرۆشەکان و بۆ شارەکانی دیکە حتا بۆ سانەکانی کەش دەتوانین بڕێکین. لە کوردستانیش بۆ برژاندن و ئامادەکردنی خواردن و نێرگەلا سوود لە خەڵوزی چەند داری جیاواز وەردەگیرێت لە ناو کەبابخانە و کافتریاکان کە ڕۆژانە خەڵکانێکی زۆر سەردانی ئەو شوێنانە دەکەن کاتەکانیان لەوێ بەسەر دەبن سوودی زۆری لێ وەردەگیرێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.